لە هەفتەی 24 خولینایەبی کوردستان یانەی سۆران لە نێو یاریگای خۆی میوانداری یانەی ئاکرێ کرد. هەر لە دەستپێکی یاریەکەوە یاریزانانی سۆران باشتر دەبینران و چەند جارێک نزیک بوون لە تۆمارکردنی گۆڵ. تا لە خولەکی 34 ڕێزداروەلی گۆڵی یەکەمی یانەی سۆرانی تۆمار کرد. دوای ئەو گۆڵە یاریزانانی ئاکرێ چەند هێرشێکیان بۆ سەر گۆڵی یانەی سۆران برد، بەڵام سەرکەوتوو نەبوون، نەیان توانی ئەنجامی یاری یەکسان بکەنەوە. نیوەی یەکەم بە گۆڵێکی بێ بەرامبەر لە سوودی سۆران کۆتایی هات. گێمی دووەمی یاریەکە دەستی پێکردەوە. یاریزانانی سۆران باڵادەستر دەبینران و لە خولەکی هەفتە ناوبژیوان ڕێیان عەبدولخالق یاریزانی یانەی ئاکرەی بە کارتی سوور کردە دەرەوەی یاریگا. ئەمەش ئەرچی یانەی ئاکرەی قورستر کرد و لە خولەکی 88 ئەحمەد سەلام گۆڵی دووەم و سەرکەوتنی بۆ یانەی سۆران تۆمار کرد. لە کۆتا خولەکەکانی یاریەکەش عائید ئەنوەر گۆڵی یەکەمی بۆ یانەی ئاکرێ تۆمار کرد. یاریەکە بە ئەنجامی 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە بەرژەوەندی یانەی سۆران کۆتایی هات. ئەکید برنەوەکان پێویستی بە ڕاهێنان، پێویستی بە یاریزان، پێویستی بە بەڕێوەبردنێکی سەرکەوتوو هەیە. ینی بردنەوە ئاسان نییە، ئەوها بە ئاسانی بەدەست نایە کە هەمووان بەشدار نەبن. بێگومان ئیدارە، ڕاهێنەر، یاریزانان حەزێکی زۆریان هەیە لۆ بردنەوەی. ئەو ساڵە دەرفەتی باشمان هاتە پێش. یاریزانان پاش ئەو برنەوانەی دوو برنەوەی یەکەم دواتم و حەجکیان بۆ پەیدا بوو، خەونێکیان لۆ پێیا بوو کە بستنە ڕێزەکانی پێشەوە. ئەوەشە بینین کە لە چەند یاریەی کە ئەمە لە ڕێزەکانی پێشەوەینەوە. ئەف یاریە شوێکی هەمی یاریە دیکە ینی لە خۆڵە کوردستانی ئەم هاتبووین بۆ سێ خاڵە ڕاستی چونکی بوومە گرنگ نییە یاری دەربە یاریگامە بیت یان ناف یاریگامە بیت ئەم بۆ سێ خاڵە یاریت کەین و ئەوەش یاریەش ئەم بۆ سێ خاڵ هاتبوون و بەلێ ئەم تەوفیق نەبین یاریزانێکمان گوتی تاکیب کارتە سڕاتە دەرێ خستن لای ناوبژیانیوە. راستی نزاف دو لعبة باختياري منية بس إن شاء الله الياري دهاتي دشين مثلا قربوا وخسارة كاينش. بەم ئەنجامە یانەی سۆران بووە خاوەنی 36 خاڵ و لە ڕیزبەندی سێم دێت، هەرچی یانەی ئاکرێشە لە ڕیزبەندی حوتەم دێت و خاوەنی 30 خاڵە. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.